حال سر روشا شاردمینن ده انجام اپراسیونه که در 5 روزان لباشور و باشور روژاوای بازار کرکوک بردوام کرد. هزین پیشمرگین کردستان قریبون 30 کیلومتران جگدار داشه جناوند بازار کرکوک دور بخن. نه هزین پیشمرگه تنه 18 کیلومتران دور قضای حویجنه که وک ناوند داشه لپارزگاه کرکوک تناس کرن. پیشمرگه بچکین خوین گران لنافچین باشور و باشور روژاوای کرکوک بجیبونه جبو که نهیلن جگدار داش جاردن ببنه مترسی جبو سر کرکوک. هێرشەکانی هێزی پێشمەرگە بۆ ناوچەکانی باشووری کەرکووک بەردەوامە. پێشمەرگە لە شارۆچکەی حەویجا نزیک بۆتەوە و لە دووری 30 کیلۆمەتر لە سەنتەری شاری کەرکووکەوە سەنگەری لێداوە و وێرای جێگیرکردنی چەکە قورسەکانی لەو سەنگەرانە هێزێکی دیکەشی بۆ هێرشە بەردەوامەکانی دروست کردووە و گەیشتۆتە چوارڕیانی وادی نەفت کە تەنها 18 کیلۆمەتر لە شارۆچکەی حەویجەوە دوورە. ئەو بەرزایانەی دەڕوانە سەر ناوچەکانی باشووری کەرکووکیش لاژێر کۆنتڕۆلی هێزەکانی پێشمەرگەدایە و لەو بەرزایانەی حەوزی حەویجە پێشمەرگە سەنگەری لێداوە. 30 کیلۆمەتر لە کەرکووکەوە دوورین ئێمە و سەنگەرەکانی خۆشمان ئەپارێزین بەهێزی ئەەکەین ئالیات و هەموو شتێکمان سەرخستۆ بۆ سەر شاخ ئەو شوێنانەی کەوا ئێستا ئێمە لێین ئەکەینە سەنگەرێکی پاراستن بۆ شاری کەرکووک نایەلینجارێکی تر ئەو دژمنەی ئێمە وەکو داعش ڕووبکاتەوە ئەم شوێنانە. هێزەکانی پێشمەرگە بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی داعش زیاتر لە سەنگەرێکیان دروست کردووە و دەواازە و شەقامەکانیشان خستۆتە ژێردەسەڵاتی خۆیان و هێزی پشتیوانیشیان بۆ پاراستنی کەرکووک لە دوای خۆیان بەجێهێشتووە. جگە لەو سەنگەر و بارەگایانەی هێزی پێشمەرگە لە باشووری کەرکووک دروستیانی کردووە لە نزیک کەرکووکیش چەند سەنگەرێک هەیە. پێشمەرگە دەڵێت ئەم سەنگەرانەش دەبێتە جێ بایەخی ئێمە و بازگەی لێ دروست دەکەین وەکو شوڕایەکی بەرگریکردن لە پارێزگای کەرکووک دەمینێنەوە. پێشمەرگە ئاماژە بۆ دەکات کە دڵنیا بوونە لەوەی مەترسیەکانی داعش لە کەرکووک نەماون و دەڵێن کار بۆ دوورخستنەوەی یەکجارەکی داعش دەکەین لە سنووری پارێزگای کەرکووک. ئێستا بمانوێت تا حەویجا ڕوین چکە خۆیان پەیوەندیان پێوە کردوین ئەڵێن داعش وەرەی شکاوە ئێستا بێن بە هیچ شێوەیە خۆیان پێ ناگیرێ و هەڵدێن لە حەویجە و لە دەشتی حەویجە و لە هەموو گوندەکانی دەوروپشتی حەویجە. ئەو هێزانەشی کە لە دواوە بوون ئەسنەوە شوێنانەی کە ئازاد کراون کە ڕزگار کراون و هێزی پشتیوانی ژێنراوە هێزێکی زۆر بۆ پشتیوانی ئەو هێزانی کە لە پێشوێ بۆ هەموو هەر حاڵەتێکی نەخوازراوە. بەرزاییەکانی حەوزی حەویجە لە باشووری کەرکووک بۆتە قەڵایەکی بەرگری بۆ هێزەکانی پێشمەرگەوە ئەمە ژوای کردووە پێشمەرگە بەردەوام بێت لە هێرشکردن و ڕۆژانش چەندین شارەدێ و گوندی ژێردەسەڵاتی داعش کۆنتڕۆڵ دەکەن و هێشتا پێشمەرگە بە نیازی پێشڕەوی زیاترە و لە سێلاوە گەماروی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشیان داوە و تەنها ڕێگای ڕاکردنیان بۆ چەکدارانی داعش جێهێشتووە. هیوا حوسامەدین